لەو کاتێ ئەو چەند سەربازە لە خزمەتی پاشای ئێمە داوەستا بوون و خەریکی گێڕانەوەی ڕووداوەکە بوون، سەرۆکی پۆلیسی شار هاتوو بە پاشای وت: بۆ بەرقەراربوونی ئاسایش لە شوێنی ڕابواردنی گشتی ئەو هیچی پێ ناکرێت، چونکە ئەو لە 300 پۆلیس زیاتری نییە. ژمارەی کرێکارانی بەندەریش کە لەوێدا خەریکی ڕاوڕوت و کوشتن و بڕینن چەند هەزار کەسێک دەبن. بەتلیمۆسی شمشاڵژەن وتی: بیستومە دەڵێن زیاتر ژنان دەکوژن. سەرۆکی پۆلیس وتی: ئەو قسەیە ڕاستە و ئەوانەی کە زیاتر بوونەتە قوربانی ژنن، بەڵام خۆ ئەوانە گوناهیان نییە، چونکە ئەو ژنانە کەسانێکن وەک کرێگرتە لەو ماڵانەدان و ناتوانن سەبارەت بە کاروباری وابەستە بە کارەکەیان نەخشە و پلان دابنێن. ئەو پلانەی سەبارەت بە نرخی تازە دانراوە بۆ بیانیەکان لەلایەن بەڕێوەبەرانی خانووەکانی شوێنی ڕابواردنی گشتی کێشراوە، بەڵام ئێستا ئەوانە هەمویان خۆیان پەناداوە و لە بری ئەوان ژنی لەشفرۆشی بەکرێگیرا و دەکوژرێن. پاشای میسر وتی: بۆ ڕێگریکردن لە کوشتن و تاڵانی پێویستە ڕێگا چارەیەک بدۆزینەوە. سەرۆکی پۆلیس وتی: هەندێک لە پۆلیسەکانی ئێمە کوژراون و ئێمە ناتوانین بەو ژمارە کەمەی کەماوە ڕێگە لە پیاوکوژان بگرین. ژمارەی پارێزەرانی کۆشکی پاشایەتیش زۆر نین تا بتوانین ژمارەیەکی تر بنێرین بۆ ئەو شوێنە. ئەگەر ئەمانیش بنێرین ئێرە چۆڵ دەبێت، بۆیە پێویستە ئاگامان لە ئەگەری گەڕانەوەی هێرشکردنیان بێت بۆ سەر کۆشکی پاشایەتی، لەوانەیە لە پڕ لە بەرەو کۆشک بگەڕێنەوە. پاشای میسر ئەم قسەی بە دروست زانی وتی: کەوابێت ناچارین داوای یارمەتی سەربازی لە قەڵای دەمەنهور بکەین، هەتا هەندێک لە سەربازەکانیان بۆ ئێرە بنێرن. قەڵای دەمەنهور یەک سەربازگەی گەورە بوو لە نزیک ئەسکەندەریە. من چەند جارێک لەگەڵ کلیۆپاترادا بە نزیکیدا تێپەڕیوم. خودی قەڵای دەمەنهور ئەوەندە بەرفراوان نەبوو تا بتوانرێت ژمارەیەکی زۆر لە سەرباز لەوێدا بحەوێنەوە، بەڵام لە نزیک قەڵاکە سەربازگەیەکی گەورە دروستکرا بوو و لە دروستکردنی ئەو سەربازگەیەدا کەڵک لە هونەری سەربازی ڕۆمی وەرگیرا بوو. بە شێوەیەک ئەو سەربازگەیە هەم سەربازگە و هەم لەمپەرێکی بەهێزیش بوو. ئەگەر هێرش بکرایەتە سەر ئەو شوێنە، ئەوە سەربازەکانی ناوی ماوەیەکی زۆر دەیانتوانی لە بەرامبەر سوپایەکی بەهێزدا خۆ ڕابگرن. خودی قەڵاتی دەمەنهور بە یەکێک لە قەڵادێرینەکانی میسردا دەنرێت کە دەیانگوت یەکێک لە فیرعەونەکانی میسر ئەوی دروست کردووە، کە شێوازی دروستکردنەکەشی ئەوەی نیشان دەدا. نێوان ئەسکەندەریە و دەمەنهور زۆر دوور بوو. تاتەرێکی سوار دەگەیشتە ئەوێ و پەیامی پاشای دەگەیاندە ئەوێ. فەرماندەی ئەو سەربازگەی دەمەنهور و سەربازەکان لەوێ دەکەوتنەوە ڕێ، دەگەیشتە ئەسکەندەریە، درێژەی دەکێشا. سەربازەکان نەیان دەتوانی زووتر لە ئێوارەی ڕۆژی دوایی بگەنە ئەسکەندەریە، تا ئەو کاتە لە شوێنی ڕابواردنەکەدا هیچ شتێک نەدەما، بەڵام بە هەر شێوەیەک بوو دەبوایە هەندێک لە سەربازەکانی دەمەنهور بێنن. پاشامان فەرمانێکی دەرکرد و تەتەرسواری گورچ و خێرایان ڕەوانە کرد بۆ ئەوەی پەیامی پاشا بگەێنێتە سەربازگەی دەمەنهور. ئەو شەوە بەتلیمۆسی 13هەم هەستی کرد پێویستە سەربازگەیەکی بچووک لە ئەسکەندەریەدا دروست بکرێت، چونکە بە درێژایی حکومڕانی ئەو پاشایە ڕووداوێکی لەم شێوەیە نەهاتبووە پێش، هەتا پاشا بوونی لەشکرێک بە پێویست بزانێت لە ئەسکەندەریەدا. لە شوێنی شەڕەکەوە هەر ساتە و هەواڵێکی ترسناک دەگەیشتە کۆشکی پاشایەتی. بە شێوەیەک پاشا هێندە تینی بۆ هات خەریک بوو هێندە لە سەوڵ لێدەرەکانی گالدەکان کە لە بەندەری ئەسکەندەریەدا بوون و بۆ شوێنی شەڕەکە بنێرێت تا ڕێگا لە گێرە شێوێنی و بێسەروبەرێیەکە بگرن. بەڵام بە پاشایان وت سەوڵ لێدەرانی گالدەکان بۆ خۆیان لە مەترسیدارترین بکوژەکان و ڕاوڕوتکەرەکانن. خۆ ئەگەر ئەوانە زنجیرەکانیان لە دەست و پێ بکرێتەوە بیان نێریت بۆ شوێنی شەڕەکە، ئیتر کەس ناتوانێت بۆ گالدەکانیان بگەڕێنێتەوە. کرێکارانی بەندەر کە لە گەڕەکی ڕابواردندا خەریکی کوشتن و تاڵان و بڕۆن بوون، هەرچی بێت ئەوان بە دانیشتوانی ئەسکەندەریە لە قەڵەم دەدرێن و ئەوانە لە هەموو کۆڵانەکانی شاردا ماڵیان هەیە و نایانەوێت شەڕ و پێکدادانەکە لە سنووری شوێنی ڕابواردنەکە تێپەڕێنێت و بگاتە شوێنێکی تر.
بەڵام سەوڵلێدەرانی گالدەکان لە ئەسکەندەریەدا ماڵیان نییە و لێنەتەوە و نەژادی هەمەجۆرن. ئەگەر ئەمانە لە زنجیرەکانیان بکەیتەوە و بۆ شوێنی ڕابواردنی گشتی بینێریت بۆی ئەوەی سەربەر بە کوشتن و تاڵانکاری بگرن، بە پێچەوانەوە هێرش دەکەنە سەر دووکان و گەڕەکەکانی شار و لەوانەیە ئەسکەندەریە وێران بێت و دانیشتوانەکەشی ڕەشەکوژ بکرێت. کرێکارانی بەندەر کە لە گەڕەکی ڕابواردندا خەریکی کوشتن و تاڵان بوون، هەرچی بێت ئەوان بە دانیشتوانی ئەسکەندەریە لە قەڵەم دەدران. ئەوانە لە هەموو کۆڵانەکانی شاردا ماڵیان هەیە و نایانەوێت شەڕ و پێکدادانەکە لە سنووری شوێنی ڕابواردنەکە تێپەڕێنێت و بگاتە شوێنێکی تر. بەڵام سەوڵلێدەرانی گالدەکان لە ئەسکەندەریەدا ماڵیان نییە و لەنەتەوە و نەژادی هەمەجۆرن. ئەگەر ئەمانە لە زنجیرەکانیان بکرێتەوە و بیان نێریت بۆ شوێنی شەڕەکە بۆ ئەوەی بەر بە کوشتن بگرن، بە پێچەوانەوە هێرش دەکەنە سەر دووکان و گەڕەکەکانی شار و لەوانەیە ئەسکەندەریە وێران بێت و دانیشتوانەکەشی ڕەشەکوژ بکرێت. من دوای ئەوەی هاتمە خوارەوە لە سەربانی کۆشکی پاشایەتی، لەبەر ئەوەی نەمدەتوانی بخەوم لە ژوورەکەی خۆمدا بەخەبەر بووم و گوێم لە دەنگەکانی دەرەوە دەگرت و هەندێک جاریش لە ژوورەکەم دەچوومە دەرەوە بۆ ئەوەی زانیاری و هەواڵی تازە وەربگرم. تا جارێک خاتوونەکەم کلیۆپاترا بانگی کردم: شرمیون، ئامادەی چوونە دەرەوە بە، چونکە فەرمانم داوە کە ژاوەمان بۆ ئامادە بکەن. ئێمە لە کۆشکی پاشایەتی دەچینە دەرێ. لێم پرسی: خاتوونەکەم، دەتەوێت بۆ کوێ بچیت؟ کلیۆپاترا وتی: بەتەمام بۆ شوێنی شەڕەکە بچم. پێم وت: چۆن؟ ئایا تۆ دەتەوێت بەو شەوە بچیت بۆ شوێنی ڕابواردنی گشتی؟ بۆ نازانیت کرێکارانی بەندەر ئەم شەو لەوێدا خەریکی چین؟ کلیۆپاترا وتی: ئەی چۆن ئاگام لێی هەیە و لەبەر ئەوەش دەمەوێت بچم. بەتلیمۆسی 13هەم کە ڕۆڵەکانی ئازاد کردبوون و هەرچیان بویستایە و بخواستایە دەیان کرد، کاتێک گوێی لێبوو خاتوونی من دەوێت بەو شەوە بچێت بۆ ئەوێ، لە کاتێکدا خوێن بەری چاوی کرێکارانی بەندەری گرتووە و ڕەشە بکوژی ژنان دەکەن، ترسا وتی: کلیۆپاترا، ئەگەر ئەم شەو تۆ بچیت بۆ ئەوێ لە شوێنی شەڕەکە دەتکوژن. کلیۆپاترا بە باوکی وت: ئەگەر من ئەم شەو نەچم بۆ ئەوێ، ئەوە گەورەترین داهاتی تۆ لە بین دەچێت و لە شوێنی ڕابواردنی ئەسکەندەریەدا جگە لە وێرانی هیچی تر نامێنێتەوە. پاشای میسر وتی: ڕۆیشتنی تۆ بۆ جێگای ڕابواردنەکە کەڵکی نابێت و لەوێدا بەدەستی کرێکارانی بەندەر دەکوژرێیت. کلیۆپاترا وتی: من ناکوژرێم و ئەو پێکدادان و کوشتن و بڕینە ناهێڵم. کرێکارانی بەندەر ناچار دەکەم لەو ناوچەیە بچنە دەرەوە. پاشای میسر وتی: هەر نەبێت هەندێک سەربازی پڕچەک لەگەڵ خۆتدا ببە تا لەوێدا پارێزگاریت لێ بکەن. کلیۆپاترا وتی: من هەندێک لە مەشخەڵدار و سەرباز لەگەڵ خۆم دەبەم و 4 جارچی و زوڕناژەنیشم بدەیە تا گەیشتنی ئێمە بەگوێ خەڵکی ناوچەکەدا ڕابگەێنێت و جاڕی بدەن کە من لەوێدام، چونکە لەناو ئەو جەنجاڵی و ڕەشە بکوژیەدا کەس ئاگای لە هاتنی من نابێت. کاتێک ئەنتوان گوێی لێبوو کە کلیۆپاترا دەیەوێت بەم شێوە بچێت بۆ شوێنی شەڕەکە، وتی: من لەگەڵ تۆدا دێم بۆ ئەوەی پارێزگاریت لێ بکەم. کلیۆپاترا وتی: ئەگەر خەڵک تۆ لەگەڵ مندا ببینن ئەوا دەتکوژن، چونکە تۆ ڕۆمیت، هەروەها منیش دەکوژن. ئەم فیتنەیە بەهۆی ئەوە سەری هەڵداوە چونکە بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکە نرخیان کەم کردوتەوە بۆ بیانیەکان. ئەنتوان تێگەیشت کلیۆپاترا ڕاست دەکات، وازی لەو ڕۆیشتنە هێنا. دوای ئەوەی کلیۆپاترا و من سواری کەژاوەکە بووین و ڕۆیشتین، لە دەوروبەری ئێمەدا هەندێک مەشخەڵ بەدەست و چەکدار لە ڕۆیشتندا بوون و لە پێش کەژاوەکەشەوە 4 جارچی دەمێک دەڕۆیشتن و دەمێکیش ڕادەوەستان و زوڕنایان لێدەدا. کاتێکیش دەنگی زوڕناکە تەواو دەبوو، هاواریان دەکرد: کلیۆپاترا هات. هەرچەند لە شوێنی شەڕەکە نزیک دەبووینەوە، ژاوەژاو زیاتر دەبوو. پێش چوونە ناو ئەو شوێنەوە خاتوونەکەم بە مەشخەڵدارەکانی وت: بە شێوەیەک بڕۆن ڕووناکی مەشخەڵەکان لە من بدات. کلیۆپاترا لەسەر کەژاوەکە هەستایە سەر پێ، بەڵام من لەبەر پێیدا لە تەکیەوە دانیشت بووم.
پێویستە ئەوەش بڵێم کە لە ترسدا من دانیشت بووم، چونکە هەرکە گەیشتینە ئەوێ و چاوم بۆ لاشانە کەوت کە لە چواردەوری ئێمەدا کەوتبوون، لەرزم لێ هات. جاڕدەرەکان و زوڕناکان لێیان دەدا و پاشان هاواریان دەکرد کلیۆپاترا هات. لە یەکەم شەقامدا کۆمەڵێک پیاومان بینی، دیار بوو لە کرێکارانی بەندەر بوون و کێرد و شمشێریان بەدەستەوە بوو، لەشیان شاڵی خوێن بوو. کاتێک کە زانیان کلیۆپاترا هاتووە، دەوری کەژاوەکەیان گرت، بەڵام سەربازەکان کەوتنە نێوان ئەوان و کەژاوەکەوە. چەکە خوێناویەکانی ئەو پیاوانە بە شێوەیەک ترسناک بوو، نەمدەوێرا سەرم بەرزکەمەوە و ئەوانە ببینم. کلیۆپاترا چەند جارێک بە هێواشی دەستی خۆی جوڵاند، واتە دەیویست بێدەنگ بن. پیاوە لەش خوێناویەکان کە لەبەر ڕووناکی مەشغەڵەکاندا دیار بوون بێدەنگ بوون. کلیۆپاترا لەسەر کەژاوەکە ڕاوەستا وتی: ئێوە دەمانناسن کچی پاشام و بە پشتبەستن بە خۆشویستیەکەی ئێوە هاتووم بۆ ئێرە تا بە ئێوە بڵێم لەمە زیاتر بە خوێن ڕێشتن ڕازی مەبن. ئەو ژنە بەدبەختانەی ئێوە دەیان کوژن گوناهیان نییە، چونکە ئەوانە هەمویان کرێگرتن. ئەو پلانە لەلایەن بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکەوە دانراوە. سەبارەت بە کەمکردنەوەی پارەش بۆ خەڵکی بێگانە دڵنیاتان دەکەمەوە هەر لە سبەی شەوەوە دۆخەکە وەک خۆی لێدێتەوە و جیاوازی لە نێوان کەسدا ناکرێت و بیانیەکانیش ناتوانن لەو نرخە کەمتر حسابیان بۆ بکرێت، چونکە هۆی ناڕەزایی ئێوە ئەمەیە و سکاڵایەکی ترتان نییە. من بەڵێنتان پێدەدەم جیاوازیکردن لە سبەی شەوەوە نامێنێت و داوا لەو کەسانەش دەکەم کە گویان لە دەنگمە هەر ئێستا دەست هەڵبگرن و بچنەوە ماڵەکانی خۆیان. کلیۆپاترا بە شێوەیەک لە ناو خەڵکدا خۆشەویست بوو. ئەو کۆمەڵە پیاوە لەش خوێناویە پاش بیستنی دەنگی خاتوونەکەم بوون بە مەڕی بێزمان و کێرد و شمشێرەکانیان خستەوە ناو کێلانەکانیان و سەریان نەوی کرد و بەرەو ماڵەکانیان کەوتنە ڕێ. کلیۆپاترا بە هەڵگرانی کەژاوەکەی وت بەڕێ بکەون و جاڕچیەکان دەستیان کردەوە بە زوڕنالێدان. کاتێکیش دەنگی زوڕناکە نەما و هاواریان دەکرد، کلیۆپاترا هات. پاش ئەوەی 200 هەنگاوی تر چوینە ناوەوە، ڕاوەستاین و کۆمەڵێک پیاوی تر کە بە هەمان شێوەی ئەوانەی پێشوو سەرتاپایان شەڵاڵی خوێن بوو نزیکی کەژاوەکە بوونەوە و کلیۆپاترا ئەوەی کە پێشتر گوتبووی جارێکی تر دووبارەی کردەوە وتیشی: ئەو شتەی سەبارەت بە کەمکردنەوەی نرخ بۆ بیانیەکان باوکم ئاگادار نییە، ئەمە لەلایەن بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکەوە کراوە. خۆ ئەگەر باوکم یان من ئاگامان لەو پلانە بوایە، ئەوە ڕێگەمان نەدەدا نرخی ڕابواردن بۆ بیانەکان هەرزان بکرێت. بەڵام ئەم پلانە ئیتر هەڵدەوەشێتەوە و لەم شەوەوە جیاوازی لە نێوان بیانی و هاوڵاتی خۆماندا نامێنێت. پاشان خاتوونەکەم لەوێشدا داوای لەو مرۆڤ کوژانە کرد بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و ڕازی نەبن لەمە زیاتر خوێن بڕێژرێت و لەوە زیاتر ژنانی شوێنی ڕابواردنەکە بکوژرێن، چونکە ئەوانە گوناهیان نییە. لەبەر ئەوەی لە ناو خەڵکدا خۆشەویست بوو، بۆیە ئەو پیاوانەش گوێڕایەڵی بوون و ڕێگا چارەی ئەویان قبوڵ کرد و ڕێگای چوونە ماڵەوەیان گرتە بەر.